لەبێت خۆشەویستانم کاتتان باش ئینشاءالله هەموو لایەک زۆر باش بن بۆ پرۆگرامی ئەم جارێ چیرۆکی من میوانداری کەسایەتێکی دیار و خۆشەویستی نێو خەڵکمان کردووە ئەوێش ڕێبواش سیوەیلی لەگەڵمان بن. السلام عليكم باش مامۆستا گیان ئەحواڵت سەلامەت بی تەندروستیت باشە یاخۆ باش بی سوپاس دەکەم. خێر بێ خۆش بی سەلامەت بی باش مامۆستا گیان تەندروستیت باشە زۆر سوپاس. تەرەتای پرسیارەکان میسر دەمێ بۆەوە دەست پێ بکەم ئێمە دەزانین کە لە ناوچەی شار باژێر لەدایک بووی دەمێت تۆزێک باسی زەمەنی منداڵی و ئەو کاتەمان بۆ بکەیت چۆن بوو چۆن تێپەڕی. خۆ من هەز ناکەم هەر گەورەش بوو مەزاری چەند باشە ئینسان زیندووە لە ڕاستە. تەمان خۆ من لە دایکبوونی خۆم بەبیر نایە بەڵام دیارە بێت لە وەرزی زستانە لە دایک بووم کوڕە بچکۆلەی خێزانەکەمم لە من بچووکتر خوشکێکم هێناوی ڕێزانە ئێستا لە سلێمانیەژی ئەو کاتە ڕێگە و هاتوچۆی شار و لا دێوانە نەبوو هەر جادەژ نەبووە بۆیە زیاتر هاتوچۆ بە وڵاخ و ئەوانە بووە و ژیانی من تا تەمەنی 9 ساڵیشم هەر لە گوند بووم لەوێ لە کەش و هەوایەکی زۆر بڵین خۆمانەی گەورە ئەبی قوتابخانەی لێ بووە من چوومەتە قوتابخانەکە وەکو گوێگر دایکم دۆشەکڵەیەکی وای پێڵێن نازانم بۆ هین کردوم کە بچم لەوێ بەس گوێ بگرم ئەو مامۆستایی کە وانەی ئەوتەوە ناوی مامۆستا ئەنوەر برزوو بوو تا ئەم ساڵانەی دواییش لە سلێمانی هەر کتێفرۆشیێکی هەبوو و من چەند جارە چوومەوە خزمەتی هەر بەیادی ئەوەی کاتی خۆی تەلەبەی گوێگری ئەو بووم و یەکێک بوو لەو کەسانەی کە ژیرا و سزای زیندانی هەتایی یاخود لە سێدارەدانی بۆ دەرچوو هەموو نینۆکەکانی دەستیان دەرهێنا بوو لەسەر بیرڕاکانی خۆی. من بە ینی بە نازی ئەو مامۆستایە وردە وردە حەزم لە قوتابخانە و خوێندن و نزیک بوونەوە لە کتێب و ئەمانە کرد بۆ یەکەم جاریش کە کتێبم لە مناڵی خۆما بینی کارتۆنێکم بەرچاو کەوت لە ماڵەکەیە سێرکم کتێبی تیا بوو لە دواییە کە زیاتر وشیار بوومانە بۆم دەرکەوە ئەمە کتێبێک بووە مامۆستا جەمال نەبەست دەربارەی فیزیا و ئەمانە نووسیوێتی ئێستا ئەو کتێبم دیسانەوە ینی وەرگرتەوە لە هینی مۆزەخانەی مامۆستا جەمال نەبەست لە سلێمانی نوسخەیەکیان بە دیاری دامێ هەر ئەو کتێبە دوجار بوومە فەقێ لای مەلا من ینی خوێندنی فەقایەتیشم نەختێک خوێن زستانان زۆر بەفرێکی زۆرە باری ئێمە بێڵنیان پێوت ینی ڕێگایەکیان نەکردەوە لە ماڵەکانەوە بەرەو مزگەوت و بەرەو کانی ژنان و کانی حەوزی پیاوان و ئەمانە ئێمە وەکو یادگاریەکی جوان بەبیرم دێ بەناو ئەو کەناڵە بەفرانەیە ئەچوین بۆ لای مامۆستا و ئیتر فەزایەکی زۆر خۆش بوو دوایی ڕێگای گیرا هەر لەو فترەی تقریبان ڕەنگ بێ لە ساڵانی پێنجەمی تەمەنم 6 ساڵ بووبم ڕێگای گیرا بە تیارە خواردنوشتیان بۆ ناردین هەلیکۆپتەر و ئەمانە هات لەبەر بەفر و ئەو بڵێ لەبەر بەفر ڕێگای ژیرا کەس نێتوانی هاتوو چۆ بکە شوێنێکی سەخت بوو ئیتر هەر لەوێ قوتابخانە کرایەوە باوکم بە ڕەحمەت بێ باخێکی هەبوو زۆری خۆشەویست بەڵام کە فەرمانی دەرچوونی قوتابخانەکە هات ئەو باخەکەی خۆی پێشکەش کردن وتی لەناو ئەم باخەیە قوتابخانەکە دروستکن ئیتر قوتابخانەکە زۆر بە خێرایی دروستکرا من تاکو پۆلی 3 سەرەتاییش لەوێ خوێندم وە خۆش بەختانە مامۆستاکانمان تێکەڵیش بوون یعنی لەوانەی کە مامۆستای ئێمە بوون مامۆستا ئەنوەر برزوو ئەو کاتە لەوێ ڕۆیشت بوو مامۆستا محەممەدێک هەبوو مامۆستا ئەختەرمان هەبوو یعنی ئەو تێکەڵی مامۆستاکان وای کردبوو
کە قوتابخانەیەکی تێکەڵ دروست بێ هەندێ شەرمی کۆمەڵایەتی ئەمانەیە نەبوو لەو کاتەیە کچ و کوڕ پێکەوە چوین و پێکەوە ئەڕۆیشتین بۆ بندارەکان سەیرانمانە کرد یعنی تەجروبەی ئەو ژیانە سروشتەی ئەوێمانە کرد تا ئەندازەیەکیش هەمیشە ترسێک هەبوو کە یعنی حکوومەت دێت و جادە دروست دەکەن بۆی ڕەبای عسکەری دابنێن و ئەو ترسانەی تر وردە وردە دروست بوو ئەوە بوو لە 1970 بە زۆر گوندەکانیان گشتی ژیانێکی سادە و ساکار و خۆش بەڵێ ناخۆش نەبوو هەندێک جار ناخۆش بوو هەندێ ئەرکی زۆریان نەخستیتە سەر ئەبوو بەفر بماڵی ئەبوو چا لێ بنێی ئەبوو چادا بنێی بۆ میوانێکی زۆر بە تایبەتی ماڵی ئێمە یعنی بە ئەرێک بوو هەر ئاوا نەبوو بۆت نەئەلوا بە تەمبەڵی ژیان بەریە سەر خۆشترین شت ئەوە بوو کە پیانەوتی بڕۆ لە گوندێکی تریا لە شوێنێکی تر ئەو شتە بکە اینجا ئەو کاتە لە دەیەکەی ئێمە خزمێکمان هەبوو کەرێکی هەبوو ئەچوین لێ پاڕاینەوە کارەکەمان باتێ با بچینەوە ئیشەی پێ بکەین قەت بێدڵی ناکردین کاک عەبدوڵڵا زۆر یادی بەخێر ئێستا نەماوە ینی ئەوەمان زۆر پێخۆش بوو کە بمانێرن بۆ گوندێکی تر و ئەوانە هەر بەو مناڵیش مەبەستم چیە ئەو کات تەمەشە بە شتێکی ئەوەندە سادە و بەسیت ئینسان دڵی خۆش بووە بەس ئێستا ڕەنگ بێ زۆر شت لە بەردەست بێ و بەس کەس دڵخۆش نەبێ یەکێک لە شتە جوانەکانی مناڵی شەیماخانەوەیە کە تۆ بە چای و مناڵی سەیری ئەو جوگرافیایەکە کە تیا پەروەردابی وانە هەموو درەختێکت لا گەورەیە هەموو تەپۆڵکەیەکت لا گەورەیە و بەرزە بە چای و مناڵی ئەڵی ناتوانم سەرکەوم بەس دوایی کە دا ئەبڕێیت و مناڵی لێ دوورەکەوێتەوە تەمان مناڵی دوور ناکەوێت شکال لە ڕۆحی هەمومانە ئەو مناڵی هەر هەیە بەڵام کە دێیتەوە سەیرێکی ئەو شوێنانی زۆر زەحمەت بوو بۆت زۆر ئاسان و زۆر پچکۆلەترن لەوەی تۆ بە مناڵی لیانە ترسایی ئەمە من تەمان وەکو ئەو نی ئاڵێ جارێکی کە بچم حینجەی بکەمەوە جارێکی کە بچم ئەو کتێبە بخوێنمەوە کە زۆرت پێخۆشە من چەند جار کە ئەچمەوە بۆ بارەی بچوو بۆ دەی خۆمان هەموو ئەو شوێنانەی بە مناڵی لیانە ترسام پێم وابوو ناتوانم پیانە سەرکەوم بە پیاسا جاریشکایانی دەوریانەکەمە و ڕۆمە بۆ ئەو شوێنانە بەڵێ زۆر سەیریشە ینی هینێکی زۆر خۆشت دەداتێ هەم تێکەڵ دەکاتەوە بەو کاتەوە هەم ئەو جیاوازیە زۆرە یادگاریەکانت لەوانەیە بەبیر بێتەوە باشە هیچ یادگاریەک هەیە شتێکی زۆر خۆشکە لە بیرینەکەی ئەو کاتە ئەو زەمانە سەردەمی فەقەیەتی زۆر خۆش بوو چونکە سوحبەتی تیابوو فێربوونی تیابوو ئەو گەشتە بەناو بەفراکە ئەڕۆیشتین زستانان کۆبوونەوەی شەوان میوان کە ئەهاتن یاریانە کرد لە ناو دیواخان و ئەمانەیە ئەوە هەمووی خۆش بوو من ئەو کاتە سیارێکی پشکۆلم هەبوو کە بۆ دواوە ئەدبرد ئیتر ئەڕۆی بۆ پێشەوە زیاتر دەڕۆی باوکم لەگەڵ حاجی شێخ عوسمانی سیرێ کە تەشریفێنا بۆ بارێ بۆ دەی ئێمە بە زۆریش لە ماڵی ئێمە ئەمایەوە شەوانە پاشاوەزیرێنە یاریەکە بوو پیانە و پاشاوەزیرێنە یەن یەکێ بوو بە پاشا یەکیشە بوو بە وەزیر پاشا لەو سەری دیوەخان دانیش وەزیر لەو سەری خەڵقەکەش لەم بەراوبەر ئەگەر بیانویستایە کەسێک سزابن پاشا فەرمانێکی دەرەکرد بۆ وەزیر و بەم سیارەی من ڕۆی فەرمانەکە ئەنگوو فڵان کەس هەڵواسن ئەمە هەمووی گەمە و بەڵام زۆر خۆش بوو ینی پڕ بوو لە چیرۆک و فێربوون ئیتر ئاود هەڵی واسن و هەر کەسە حەقێکی لای با تۆڵەی خۆی لێ بکاتەوە ئەمە درێژەیە کێشا من زۆر جار خەوم لێکەوت چکە ئەمی زوو سیارە مناڵانەکەی خۆم بنەوە و پچمەوە بۆ ژووری دایکم زۆر جارانی بە خەولێکەوتنەوە ئایان بردنەوە لە دیوی ئافرەتانیش کە گەنم کوتان و ئەمانە بوو دیسان زۆر یاریانە کرد لە ئاخریشەوە یاری خۆشخۆشیانە کرد منە بووم بە مناڵ و کەسێ ئەبوو بە دایک و من لە دایکە بوو بوو ئیتر کۆمەڵە یاری ئاوا کە قەت لەبیرم ناسنەوە ڕاستە بێگومان باشە کاگڕێبوار دەکرێت هۆکاری ئاوارە بوونت بزانین بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ لە 85 بزان بەڵێ ئێمە لە دوای 1970 کە بە زۆر گوندەکانیان ڕاگواستن پێش ئەوە ئیتر کەسابەت و زەوی شێڵان و وەرد و چاندن وانە ڕاژیرا چونکە تەواو خەڵق ناومێت بوو لەوەی کە ئیتر لێرە نامێنەوە بۆیە تەنیا خەمێکیان بوو ئایا خانوەکانە ڕوخێنن باخەکان وەک خۆی لێ ئەمێنێتەوە یان نەچکاوە سەرچاوی دەرامەدی خەڵقی ئێمە بوون
کە بە زۆر گوندەکانیان ڕاگواستن ئێمە هاتین بەرەو سلێمانی ساتە وەختێکی زۆر ناخۆشە کە ئاوەڕێیتەوە گوندەکەت هەمووی وێرانە بێ و ئەمانە خۆشبەختانە لەو دیواخانەی باوکما شۆفڵێک شکا ینی نەیتوانی بیڕوخێنێ شکا لەوێ ینی ئەومان زۆر پێخۆش بوو. دوای ئەوەی تر لە شار نیشتە جێبووین و کەوتینە بەر دیسان خوێندنوانە تەمان ناخۆشترین ساتە وەخت بۆمنەوە بوو من دەرچوو بووم بۆ سێی سەرەتایی باوکم بردمی بۆ قوتابخانەی دەباشان بە مدیرەکەی وت فەرمووی کە ئەوە گۆشتەکەی بۆ ئێوە ئێسقانەکانی بۆ من ئەوان شتیان باشە ئەیخێنەوە پۆلی یەک جاریشکە بۆ من تقریبان 2 ساڵ لە خوێندن دواکەوتم بەهۆی ئەوە نەشمەتوانی بەرگری لە خۆ بکەم بۆی لە پۆلی سەرەتا یەکەوە دەستیان پێکردم. ڕوانگەی شار بۆ لادێ ئەوەیە کە تۆ لە لادێ دواکەوتووی کەواتە قوتابخانەی خوێن بێ هەر دواکەوتووی بۆی ئەتێنینەوە سەرەتا و لە ئەوڵەوە دەست پێەکەیتەوە. ئەمە ساتە وەختێک بوو کە هەندێک لە دڵخۆشیەکانمی هین کرد وە زوو هەستم کرد فەرقێکی زۆر هەیە بە چاوێک سیر ینی جیاواز سەیری خەڵکی گوند و شار بە جۆریش کە تەماشات دەکاوەمانە بەڵام وردە وردە شتیشە بوو کە دڵی پێخۆشکم بۆ یەکەم جار بوو ڕووناچی مەسە کارەبا ببینم خۆش بوو بەلامەوە سواری پاس بم ئامانەیان پێوت پاسە درێژەکان من هەم گوێم لە دەنگەکەیم زۆر پێخۆش بوو باسی مناڵیت بۆکەم بە گوێچکەی مناڵی هەم جوانی تایەکانی کە ئەسوڕایەوە بە تایبەتی ئەوەستا و ئەنجا وردە وردە ئەکەوتەوە ڕێ ئەوە خەیاڵی لەگەڵ خۆی ئەبردم و دوجار یعنی لە ڕێی ئەوەوە تۆ شارەکەشت وردە وردە کەشفە کرد هەستی ژە کرد ئیتر ئەبی بە بەشێک لە خەڵقی شارەکە و ئەمانە ئەتوان بڵێم لەگەڵمانمانەوە تا ماوەیەکی زۆر بەڵام لە 85 ئیتر باوکم نێتوانی لە سلێمانیە بمێنێتەوە بۆیە چونکە داوایان لێکرد بوو کە هاوکاری ڕژێم بنەمانە خەڵقی ناسراون و ئەمانە بێ فەوج و ئەمانە دروستکەن لە دژی ڕژێمی ئێرانی چونکە عێراق لە شەڕدا بووە و کاتە تر باوکم بە ماڵ و مناڵ ومان و ڕامان کرد کە ڕامان کرد هاتینەوە ناو بەرەی پێشەوەی جەنگ کە ببووە ناوچەی ئێمە یعنی ئێران ئەوەی کردبوو بە بەرەی پێشەوەی جەنگ بۆیە کەوتینە ناو ئەو هینەوە ئەو ناخۆشیی جەنگەوە تۆ بارانەوەوانە بەڵامی تر خزمانی خەڵقی بانە و دێهاتەکانوانە ناڕزاییان دەربڕی کە چۆن ئەو خێزانانە لەوێ بن لە ناو ئەو شەڕەیە ئەبێ بێنە ئەمدی و اینجا دەوڵەت ئێرانی ئیجازەیدا کە بچینە ئەودی و بەڵام ئەبێ بچین بۆ کرماشان نیشتە جێبین بەس ئێمە نەچوین بۆ کرماشان هەر لەو دێهاتانە ماینەوە و ئیتر من توانیم دوای تقریبان ساڵ و نیوەک 2 ساڵ بە لیزە پاس بەرەو سووریا بڕۆم پاسپۆرتەکەی باوکمم تەزویر کرد خۆی وتی بڕۆ لێرە چکە هیچ ئومێدێک نییە پاسپۆرتەکە لە تاران گەڕەکێکە بوو پیان گەڕەکی عەرەبان لەوێ پاسپۆرت و شتیان تەزویرە کرد من بەو پاسپۆرتە توانیم چوم بۆ سووریا. باشە دەمەوێت بێمە سەر ئەو پرسیارە دەبینین زۆر جار کاتێک خانەوادەیەکی کورد سەردانی دەرەوەی وڵات دەکات سەردانی هەندەران دەکات بەهۆی ئەو جیاوازی لە ڕووی ئاین و کللتور و زۆر بابەتی دیکە ڕەنگ بێ زۆر جار خێزانی کورد لێک دەترازێ دەکرێت هۆکارەکەی بزانم بە بڕوای تۆچنا دەرەوەنیە بەڵێ ئەوە من بەخۆم بەسرم هات ینی بۆ نمونە من کە بەو شێوە ڕۆیشتم ماوەیەک لە سووریا مامەوە دوایی لە سووریا و بەرەو پۆلۆنیا ڕۆیشتم لە پۆلۆنیا قاچاقچیۆمانە گرتیانم چەند شەوێک داوای پارەیان لێکردم جە و پارێن پێ نەبوو و ئیتر لەو کاتەوە کە من لە ئێرانەوە بەرەو سووریا ڕۆیشتم و چوومە پۆلۆنیا و بەڕێکەوت چوومە دانیمارک ساڵی 1970 ئیتر دابڕام لە خێزانی خۆم دابڕام لە خێزانی خۆم تا 5 ساڵ هیچ ئەوان خەبەرێکیان لە من نەبوو منیش بە هەمان شێوە و دایکم ئەوەنە گریا بوو کە ئیتر هاتمەوە لە 2000 هاتمەوە سەیرەکەم چاوی ئەوە بوو. باشە کاگڕێبوار هیچ مەسەلەن ئەوە چ پەیوەندیکردن نەبوو کە ئەوها 5 ساڵ هیچ نەبوو ئەو کاتە نەخێر بۆ ئێمە نەبوو چونکە ئەگەر هەوڵت دابایە یا بۆ سەفەر بکەیتەوە کە ئێمە بۆمان نەبوو بە ئاسانی ڕاستە و خۆ سەفەر بکەین نەبوو بچیە وڵاتێکی تر و ئەنجا فاکس هەبوو
ئەویش تازە داهات بوو تەلەفۆنیش هەبوو بەڵام زۆر بە زەحمەت مەسەلەن ئەوانەی ئێرە ئەهاتنە زاخۆ تەلەفۆنیانە کرد یاخود من لەگەڵ نەسرینی خوشکمان لە شاری بانە لە بەشی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێت جاروبار تەلەفۆنمە هەبوو لە بینە بە زۆر بەکەمی جارێ 3 ساڵی یەکەم هیچ شتێک هەر نەبوو لە بینە بەڕاستی ئەو ساڵانە ساڵانێکی بۆ من بە دیوێکدا کە خۆم تیا دروست دەکرد و زمان فێرە بووم و دنیایەکی ترمەناسی خۆش بوو بەو دیوەی ترا کە دروفەکە لێرە ناخۆشترە بوو تۆ باران هەبوو ماڵی ئێمە بە ناچاری چوو نە شاری بانە دابنیشن بانە تۆ باران کرا خەڵقێکی زۆر شەهید بوو ناخۆش بوو و یەکێ لەو شتە ناخۆشانەی قەت لە بیرم ناچێ باوکم بەو هەموو شکۆی خۆیەوە کە وەک باوچەکەیەتی لە هەموو خێزانێکە تەلەفۆنێکی بۆ کردم جارێک هەر ئەوەندەم گوێ لێ بووتی ڕێبووە ئەگەر ئەتوانی یارمەتیەکم بۆ بنێرەوە زەمان باش نییە منیش زۆر بێعەقڵانە بێوە بیر لە معنای قسەکەی خۆم کەمە وتم من تەلەبم هیچ پارەیەکم بەدەستەوە نییە وەیتر من باوکی خۆم نەبینیەوە بەس ئەوینە هەرما لە دڵما ئەونی ئەو ساتە وەختە گەمژەیەی ئینسان کە نازانی ئەڵێ چی بەس قسەکەت زۆر ناخۆشەکەوێتەوە یعنی باوک قەت داوا لە هیچ کەسێکی مناڵانی خۆی ناکە یارمەتیم بن ئاخر کاک ڕێبە ڕەنگ بێ و کاتەژە تەمەنێکی زۆر گەورەت نەبوو بێ کە بەو شێوەی ئێستا بیر بکەیتەوە من لەوێ بوو بە 18 ساڵ یعنی ئەو کاتە تو زۆر منداڵ بووی بەڵێ بەزی تر لە هینمان ناچێ زۆر جار کە ئەچمە بازار یا مەسەلەن لە دەوری قەڵا پیاسەیەکەکەم یا ئەچمە بۆ سلێمانی هەستەکەم باوکم ببینمەوە ئەوە بۆ لەحزەیە کەسەکەم تۆ بڵێ لە ناو خەڵقەیە باوکم نەبینمەوە ئەنی ئەم قسەیە بۆ یەکەم هیوادارم کەس ینی وەڵامی ئاوا گەمژانەی باوکو دایکی خۆی نایەتەوە ئەمن هەموو جارێ دەڵێم خوشکە برایە هاوسەرە ئەوانە هەمووی دووبارە دەفتەوە هەمووی 3-4 خوشک و برای هەیە بەس ئەگەر داک و بابا یەکە کە مرد ئیشاڵڵە تەمەنی هەموو داک و بابەکی درێژ بیتن دووبارە بوونەوەیان نیە و جە باش بن یان خراپن گرنگەوەیە وجدانت ئاسوودەبی بەرامبەریان وای زەڕاستە جا ئەوە هۆکاری ئاوارەبوونی ئێمە بوو لە هەرێمی کوردستانەوە بەرەو دێهاتی ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێەوە بۆ تاران و لەوێ بۆ سووریا و وارشۆ لە پۆڵۆنیا و ئەجا دوجار دانیمارک بۆچی من چوومە دانیمارک ئەگەر حەزەکەی ئەوت بۆ باز دەکەم لەبەرەوەی کە بە منیانەوت فڕۆکەیەک هەیە 35 کەسی تری تایە ئەڕوا بەرەو هین بەرەو ستۆکهۆڵم منش بیرم کردەوە وتم باشە 35 کەس شانسی وەرگرتنیان زۆر زەحمەتە وەک پەناهیندا بۆیە پێویستە من خۆم بێنمە دەرەوە وەختی خۆی چیرۆشێکی هانس کریستیان ئەندەرسن هەیە نووسەرێکی گەورەی دانیمارکیە بۆ مناڵان نووسێ بە وەرجێڕانی مامۆستا عەزیزگەردی یادی بەخێر بە ناوی قورینگ خوێندبوومەوە لە تەمەنی 16 و 15 ساڵیە ئەوە سەرنجی ڕاکێشان باشە ئەم تیارێ هەرچێتە کۆپنهاگن با من لێ دابەزم ئیتر پێشڕۆی بگاتە کۆپنهاگن گوێم لێ بوو کە لەوێ نیشتنەوەیەک هەیە بۆ ماوەیش کورت و ئەکرێ ینی ڕێبوارەکانی ناوم تیارەیە سەبریان بێت تا بەرەو ستۆکهۆڵم ڕۆین من کە گوێم لەمە بوو خێرا چووم پاسپۆرتەکەم دڕی ینی ئەو لاپینی یەکەمی کە ناو شخص دڕیم و ئیتر خستمە ناو تەوالێتەکە و زۆر بە زەحمەتیش ئەو کارە جێبەجێ بوو هەر هاتمەوە و جانتایەکم پێ بوو کە لە کۆپنهاگن نیشتەوە من دابەزیم بە خۆم و نزیک بە چەند کتێبێکم پێ بوو خاولیەکم پێ بوو ڕێینکۆتێکی درێژ تا سەر ئۆژنۆم لەبەرا بوو دەرپێکی سپی سەرخەرمانی کوردی کە بە کەژ ئەبەسرا ئەوم لەبەرا بوو ڕیشێکی تەنیشی ئەوەم هەبوو
دابەزیم کە دابەزیم پۆلیسوانە هاتن بە پێشوازیم و خەڵقی کوێ وتم خەڵقی کوردستان وکتیان کوردستان کوێوەمانە وتم ئەو بەشەیەکوێتە عێراقەوە و ئەمانە و ئیتر سیر بوو بەلایەوە کە کتێبم پێ زۆر ڕێزی لێگرتم زۆر ڕێزی لێگرتم و ئیتر بردمی بۆ ژوورێکی تر و کەسێکی تری لێبوو سەر بە مجاهدینی خەڵق بوو دیار بوو چاوەڕێیە کرد کەفیلێک بێ بۆی بیکاتە دەر لە ناو فڕۆکەخانە جا ئەوەی کە هادووە زانیە مە هەردووکمان پێکەون بە فارسی بەوی تری وتی ئەویش هەر لەگەڵ تۆیە منیش گوتم نەخێر من لەگەڵ ئەو نیم خۆم جیا کردەوە ئیتر بردیانینە کەمپ و لە ماوەی 3 مانگ و 15 ڕۆژ من مۆڵەتی مانەوەی ئینسانی وەرگرت لەبەروی من نەموت سەر بە هیچ جیهەتێکی سیاسیم و هیچ تەئیدێکیشم پێ نەبوو لەو ڕۆوە زۆر مناڵیش بووم بۆیە بە خێرایی ینی هینم وەرگرت مافی پەنابەرێتی مرۆیی وەرم گرت و ئیتر لەوێ وردە وردە دەستم بە خوێن و ژیان و زمان فێربوونەوەوانە کردەوە ئەوە چیرۆکەکە بوو هەڕێسی خۆ دەستت خۆش زۆر جار لای نووسەران وایە کە میلەت ناهۆشیارە دەکرێت ئەوە لە ڕوانگەی تۆ بزانم چۆنە وڵی من قەت لەو تەمەن سوپاست دەکەم کە پێم ناڵێ ڕۆشت بیر و چیوانە هەرڵی نووسەر چونکە ئیشی من هەر ئەوە بووە بەڵام من میلەتی خۆم بە سەرچاوی شکۆ و گەورەی خۆمەزانم هەر بۆیەشە بەو زمانە ئەنووسم کە میلەتەکەم قسەی پێکاوە ئەو زمانەش شوناسی ئێمەیە و من شەڕ بۆ ئەوواکەم بۆیە میلەتێکە بینم کە زۆر بە تەحملە زۆر بە ڕێزە ڕێز لە خەباتی خۆی ئەگرێ وەکو میلەت توانای هەڵکردنی لەگەڵ جیاوازیە هەیە حتا ئەگەر غەدریشی لێ بکەن تۆ لە ئێستا ئەبینی ئەم هەموو هاوڵاتی عەرەبەیان هێناوە بۆ ئێرە کە غەدریشمان لێ یەکەن یەکەم غەدریژەوەی زمانەکەمان فێر نابن و بۆشیان گرنگ نییە بەڵێ پێت دەڵێ بە عەرەبی قسەم لەگەڵ بکە اینجا کەواتە تۆ هەز بەنەوعێ لە کەمایەتی و سوکایەتی پێکردنیش ئەەکەی لە شار و وڵاتی خۆت و ناو ماڵی خۆتە بەڵام میلەتی ئێبەت ینی لەبەر ئەوەی ڕابردوویەکی کولتوری و شارستانیەتێکی ئەوەندە دێریدی هەیە کە بە درێژایی ئەو 15,000 ساڵە لەسەر خاچی خۆی کە ماوەتەوە قبوڵی هەموو جیاوازێکی کرد و هەموو جیاوازێک لێرە دوجار ماوەتەوە تۆ ئاینەکانەگری ئاینە پێش تاک خوداییەکانیش ینی پێش ئاینی جوو مەسیحیەت و ئیسلام کۆمەڵێک ئاینی دێرینی تر لەم ناوچەیە هەن وەکە ئەم ئاینە تاک خوداییانەش دێنە ئێرە هەر جیانە بێتەوە من جارێک وتم ئەگەر وڵاتێک جیاوازی پەرست نەبێ و ڕێز لە ئەوانی تر نەگرێ و شوناسێکی پڕی نەبێ لە خۆیدا چۆن هەموو خەڵکی سەر بە ئاینەکانی دی لە یەک دێدا نیشتەجێ ئەبن و لە یەک کانیش ئاو دەخۆنەوە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە شکۆی خۆمان لەو ڕابردووە دێرینەوە هێناوە و ئەمە بە بڕای من ئەرچی یەکەمی نووسرانە ئەبێ ئالەوێەوە سەیری گەورەی نەتەوەی خۆیان بکەین ئینا خۆ ئێمە لەو میلەتانە نین بڵێ ئەوەندە گەورە بوو بین خەڵقی ترمان داگیر کردوێ یەک نمونە نییە لە تاریخا لەسەر دەستی ئێمەی کوردەکان ئیمبراتۆریەتێک مەسەلەن ئینقرازی کردبێ و نەمابێ وانە ئێمە بەس بەرگریمان لە خۆمان کردووە بۆیە گەورەی ئێمە لە گەورەی و حەجمی قەبارەی ژمارەی زۆریمانەوە نییە لە گەورەی نەتەوەییمانەوەیە کە هونەری ژیان وەک تابلۆیەکی هونەری بۆ ئێمە دروستمان کردوە بە بەردەوامی هەر لیان ڕووخاندوین ئێمە هەر دروستمان کردوتەوە و پێم وایە ئەمە فۆرمێکی شاعیرانە ژیانە کە تۆ ژیانت ئەوەندە بەلاوە گرنگە حتا لە پێناویدا خۆت بە کوشتەی زاری تا ئەو حەددا بەڵام بەو مەرجەی کە خۆت ئەمێنیتەوە بۆی من ئەلێەوە سەیری گەورەی نەتەوەی خۆمانەکەم سەیری فەوج و دەبابە و
پارە زۆری و ئانەی ناکەم سەیری ئەم شکۆنەتەوە یاکەم کە گەورەیەکی پێبەخشیوە بەڵام لە هەمان کاتا دابەشیشی کردووە نیشتیمانی خۆی پاراستووە بەس ئەشی بەخشێ بە ئەوانی تر بۆیە من لەو ڕوانگەیەوە نەخێر زۆر دژی ئەوەشم کە من میلەتی خۆم بەکەم بزانم یاخود بە ناهوشیاری ببینم. ناهوشیاری دۆخێکی زۆر سروشتیە لە هەموو ئینسانێکە لای هەموو میلەتانیش. ئەوەی ئێمە لە ئێستا بە ناوشیاری تێگەین هاوڕێ عەزیز لای پێشکەوتوترین جە بەو معنایی کە خۆیان بە پێشکەوتوێزان میلەتانی دنیا هەبووە. ئەمە ژن کوشتنە، ئەمە بێڕێزیە بە سروشت، ئەمە داگیرکردنی ئەوانی ترە، ئەوانە هەر هەمووی هەبوون. ئینسان دوجار کاینێکی غەریزیشە و هەموو ئەو تایبەتمەندیە حەیوانیانەی تیان کە لە وەختێکدا ئێمە پێیان ئەڵێن ناهوشیاری یاخو با بڵێن کاری خراپ، بەس ئەمە تایبەت نییە بە ئێمە یا بە میلەتی ئێمە. هەموو میلەتان لەو دنیاە لە ساتە وەختێکدا گەمژەیی خۆیان تاقی کردوتەوە و ئەنجا ئەبن بە میلەتی هوشیار و پێشکەوتو. بەلای منەوە میلەتی منەزانی بۆ هوشیارە چونکە ڕێز لە تاریخی خۆیدا ئێستا کەمتر ڕێزی لە سروشتی خۆی گرتووە، لە ژینگەی خۆی گرتووە، ئەوانەی بەکارهێناون بۆ بەردەوامی ژیان نەک بۆ وێرانکردنیان. ڕاستە ئێستا ئێمە دەستکاری سروش زۆرەکەین لەبەرەوەی تەکنۆلۆژیایکی بەهێزمان هێوانە، بەڵام میلەتی ئێمە شتەکانی خۆی لە سروشتەوە وەرگرتوون، دروستی کردوون و بەکاری هێناون بەبێ ئەوەی غەدر لە سروشت و لە ژینگەی خۆی بکات. باشە کاک ڕێبار، ئەوەی سەرنج بدات زۆر جار بەڕێستانە دەرکەوتنەکانتدا قسە بە حکوومەت و دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و هەموو ئەو قسە لەسەر ئەو شتانە دەکەی کە پێیوەستە بە ژیانی خەڵک. بەڕای تۆ پێویستە ئەو وردبینیە ئەو وریاییە لە هەموو نووسەرێکدا هەبێ کە بەم شێوە پاڵپشتی میلەتی خۆی بکات؟ ئەو بوێریە بە پێویستی دەزانی لە هەموو نووسەرێکدا هەبێ؟ من ئەتوانم تەنیا بە ناوی خۆمەوە قسە بکەم وەک نەک بە ناوی هیچ نووسەرێکی ترەوە. هاوڕێ عەزیز، ئەو سەرنجانەی ئێمە ئەیدەین قسەوتن نییە بە حکوومەت و ئۆپۆزیسیۆن، ڕوونکردنەوەیە. ڕوونکردنەوەی بۆیان بەرچاو ڕوونیانە بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە هەم من بەشداری خۆم لە جوانکردنی ئەم کۆمەلگایە پیشان بدەم، چونکە ئەزانم ئەم سیاسی و ئۆپۆزیسیۆنانەی ئێمە عەبقەری و بڵین هین نین، دانای زەمانە نین، ئینسانی ئاساین وەک هەر کەسێکمان. بەڵام هەر کەسێکمان ئەبێ خۆی بە بەرپرسیار بزانێ بەو نۆعەی خۆی ئەتوانێ شارەزایی خۆی بخاتە خزمەت ژیانی گشتیەوە. هۆکاری ئەوەی من لەو تەلەڤیزۆن دەرەکەوم لە خزمەت ئێوەدا ئەنیشم ڕێی خۆم بە سەراحەت ئەڵێم، هۆکارەکەی تەنیا ئەوەیە کە ئەمە بەشداری منە لەم کۆمەلگایەدا، منەمەوێ بەو توانایی خۆم هەما لەو ڕوانگەیەوە کە بۆم دروست بووە بەو بەراوردانەی لە نێوان کۆمەلگەی خۆم و کۆمەلگاکانی تر ئەیکەم، ئەمەوێ کۆمەلگەی خۆم جوانتر و ئارامتر و بەختەوەرتر بکەم. خەڵک هەیە ئەو قسانەی ئێمە بە تیر و توانج و دوژمنایەتی تێگا پێی تووڕابێ، ئەوە ئامانجی من نییە تۆ ئەوی تر تووڕە بکەم، ئەمێ ئەوی تر وشیارکەمەوە، ئەمێ پێی بە ئەوی تر بڵێم ئێمە جیاواز بیرەکەینەوە جیاوازیە قبول بکرێ و ئەم جیاوازیە بەشێکە لە نەریەتی شارستانیەتی ئێمەی کوردستانی. ئەبێ ڕێزی لێ بگرین و ئەبێ ئەو خەتا بە بەردەوامیشکەین هەر یەکەمان بە شێوازی خۆی. جا لەو ڕوانگەیەوەی کە من کە تۆ فەرمووی ئەوە بوێریە هیوادارم ئەوم بە ئەو پەڕی ڕاشکاوی بۆ حساب بکرێت، چونکە من نەئەمەوێ ئازا و بوێر بم کە وەکۆی کە قارەبانێک بم نەخێر. ئەخەر کاک ڕێبار زۆر کەس هەیە لەوانەیە زۆر شت لە دڵیدا هەبێ و لەسەر حەقیش بی، بەس ئەو بوێریەی نەبیتن کە باز بکات داوای مافی خۆی بکاتن، دەبی یەکە چیکە بوێر بی و دانیشی باسی حەقیوی و مافیوی بکاتن. بەڵێ بە بڕای من میلەتی ئێمە بەداخەوە میراتێکی لە ترس و تۆقین بۆ ماوەتەوە لە ڕژێمە یەک بە دوای یەکەکانی ئەم دەوڵەتەی کە پێڵێن دەوڵەتی عێراق.
میراتێک پڕ لە هێرش و سووتاندن و تۆقااندن بە حدێک بە دیوێکی دا هاوڵاتیانی عەرەبی عێراقی بەو نۆعە پەروەردەکراون ئێستش کە لە کوردستانن هەر ئێمە وەکو عەبد و کۆیلەی خۆیان تەماشاکەن و حەسوودێکی زۆریشیان پێمان دێ کە ئێمە تۆزێ جیاوازتر لەوانین. ئەمە بۆعدێکێتی. بۆعدێکی تری ئەوەیە کە ئەم ترس و تۆقینە فیزیکیە بە دەرونی بووە چەند نەوەی ئەوێ تاکو ئەم ترسە بە دەرونی بووە لای ئینسانی کوردستانی بکاتە دەرەوە خۆی لێ ڕزگار بکات. بۆیە هەر کاتێک شەیماگیان هەر کاتێک هەر سیستەمێکی سیاسی هەر لایەنێکی سیاسی شتگەلێک ڕەفتارگەرێک ئەنوێنێ بەرامبەر بەم خەڵکە کە بە شێوەیەک لە شێوەکان لەوەی ڕژێمەکانی ڕژێمە داگیرکەرەکانە چێ ڕاستە و خۆ ئەم ترسە لای هاوڵاتی ئێمە زیندووە بێتەوە چونکە پێشتر بە میرات تیا چێنراوە هەیە ئەو ترسە باشە کەواتە یعنی من گلەی لەو کەسانە ناکەم کە ئەترسن وەکو وتم ترسیش بەشێکی سروشتیە لە ئینسانە بەڵام ئەم ترسانە ترسانێکە هەم یادەوەری خەڵک زیندووە کاتەوە لەسەر ڕابردوو کە داگیرکەر ترساندوێتی و هەم ئەوەش دەرەخاکە ڕەفتاری ئێستەی سیستەمی حکومڕانی نەوعێ لە لێکچوو دروست دەکات لە نێوان خۆی و لە نێوان سیستەمە داگیرکەرەکانە کە بە بڕای بن ئالێرەدا من قسەی خۆمەکەم ئالێرەدا ئێمە ئەڵێن ستۆپ ڕاوەستن نابێ ئەم سیستەمە سیاسیە بە هەموو دەستکەوت و خراپی و باشیەکانی خۆیەوە بە هیچ شێوەیەک لەو ڕژێمانە بچێت کە ئێمەیان داگیر کردووە بە هیچ شێوەیەک بەو جۆرە لەگەڵ هاوڵاتیانی ئێمە ڕەفتار بنوێنن کە ڕژێمە داگیرکەرەکان لە ڕوانگەی دوژمنایەتیەوە نواندویانە ئەو کاتە جیاوازی نامێنێ کە جیاوازی نەما من ئەو ڕۆحە داگیرکراویە تیاما بەردەوامە بێ و گەشە ئەکا جاریشکە نابێ هاوڵاتی کورد لە حکومڕانی کورد بترسێت نە لە خەڵوەتی خۆیدا نە لە بازار نە لە شوێنی کارەکەی نە لەو کاتێک کە مافەکانی ئەخورێن نە لەو کاتەش کە شتێک هێزێکەیە لە ناخی خۆیان پێی دەڵێ بێدەنگ بە بۆ ئەوی کە خۆت بپارێزی ئەم بێدەنگی و ترسا بە دەرونی کراوە وا ئەکا ئەو ڕەفتارانە بەردەوام بن بکرێنەوە بەرامبەرت دەم خۆش و ئەو لێکچوونش لە نێوان داگیرکەر و داگیرکراودا زیاد دەکا و ئەمەش کارەساتێکی زۆر گەورەیە ئێمە پاش ئەوەندە ساڵ دیسانەوە بگەڕینەوە بۆ ئەو میکانی زمانی کە دوژمن لە ڕێگەیەوە مامەڵەی لەگەڵ هاوڵاتی کوردەکە لە دوای ئەوەی کورد ئەو هەموو ناخۆشی و نەهامەتی دیتیا کەرۆک خۆت باست کرد ئەو ترس و تۆقینە لە ناخیدا چەسپایە و دروست بووە بەڕاستی ناکرێت دووبارە هەمان شت هەبێ لە ناخی ئینسانی ئێستا لە ناخی کوردی ئێستا واگەر کەسانێکیش بەو خەونەوە حکومڕانی بکەن ئەبێ لە شوێنێگا ڕابوەستن ئەبێ بیر بکەنەوە بێگومان و ئەمە کارەساتێکی گەورەیە باشە کاک ڕێبوار باسمان لەوە کرد کە ماوەیەکی باش لە هەندەران ژیاوی ڕاستە؟ بەڵێ 13 ساڵ تەمەنێکە ئیدێ دەمەوێت بپرسم هەندەران چ شتێکی پێبەخشی و چ شتێکی لێت سندەوە؟ بەڵێ هەندەران کوردستانی پێبەخشیمەوە چونکە لەوێ تۆ ئەکەویتە بەردەم ئاوێنەیەک کە خۆتی تیابینیەوە ئاوێنەیە کە پێ دەڵێ بێ خۆت وەکو خۆت تعریف بکەیت ئەبێت دەمامکەکان ماسکەکان لابەری شانازی بکە بۆی کە لێوەی هاتووی و باس لە ئەو کولتورە بکەیت لەو کولتورە قۆڵ بیتەوە لە ئەدەبیاتت لە زمانت کە تۆیان دروست کردەوە هێنایەتی ئێرە چونکە خەڵک بە تۆڵە تۆ چیت لەکوێوە هاتووی بۆیە ئەتوانم بڵێم لەوێ من جارێککە کوردبوونی خۆم دۆزیەوە و بە دەلیلی ئەوەش کە هەر لەوێ پێش خوێندنی زانکۆیی من دەستم کرد بە لێکۆڵینەوە لە بۆ نمونەش هەندێک لە قەسیدەکانی نالی چونکە پێم وایە لای نالی ڕۆحی کوردبوون لە ئاستێکی زۆر باڵادایە بۆیە ینی خۆمی پێبەخشیمەوە جاریشتر بەڵام خۆمێک کە متمانم بەخۆیە بە چاوی سوک سەیری خۆم ناکەم
ئەوی تر لە خۆم بە گەورەتر نازانم چونکە زمانێکەیە کە زمانێکی دێرینە ئەویش زمانی منە من زمانێک فێربووم هەمووی 5 ملیۆن کەس قسەی پێکا لەو دنیاە باشە 5-6 ملیۆن قسەی پێکەن زمانی من زۆر زیاتر لەوە خەڵک قسەی پێکەن بۆچی من زمانی خۆم بەکەمتر بگرم لە زمانە ئەوروپاییەکان بۆچی پێم وابێ کە شوناسی من بچووکترە لە شوناسی ئەوان بۆیە ئەوروپا بە سوپاسەوە دانیمارک چونکە خۆی وڵاتێکی بچووکە لە هەوڵێکی زۆر ئەوەدایە بتوێنێتەوە لە ناو کولتوری خۆیدا بەڵام لە هەمان کاتیشدا وشیارت دەکاتەوە کە باشە ئەوان ئەوەندە کولتوری خۆیان بەلاوە گرنگە ئەی بۆ من کولتوری خۆم بەلاوە بچووک بێت بۆیە بەو دیوەدا خۆتت پیشانەداتەوە کە تۆش پێویستە قوڵ بیتەوە لە خۆتدا و وێرانی مێژوو لە خۆتدا جارێککە بینا بکەیتەوە جارێکتر هەستیتەوە باشە کاک ڕێبوار ئەوت لە بۆ باس کردین کە هەندەران کوردستانی پێبەخشیەوە باشە چۆن بووگەڕایەوە لە سەرداوا کاری چێ بوو کە بەڕێستان گەڕانەوە کوردستان ئەو بابەتەمان ئەگەر بۆ باس بکەیت بەڵێ من دوای ئەوەی کە خوێندنم تەواو کرد لەوێ کاروانی عومەری کاکە سوور کە یەک لە ڕۆمان نووسە داهێنەرەکانی کووردە یەکترمانە ناسی زۆر ینی دنیایەکی تایبەتی خۆمانما هەبوو پێکەوە یەکەم جار بە کاروانم وتم کاروان من ئەمەوێ بچمە بۆ کوردستان بەڵام ئەشمەوێ لە هەولێر نیشتە جێبم ئیتر ئەویش زۆری پێخۆش بوو وتی دڵنیا بە لەوێش خەڵق زۆریان پێخۆشە بێ ئیتر نازانم من خۆم یا کاروان ئەم شتەی درکاندە بوو کە ڕێبوار ئەوێ بێتەوە هەرێمی کوردستان دکتۆر فەرهاد پیرباڵ تەلەفۆنی بۆ کردم وتی شتێکی وا هەیە دێوە کوتم ئەمەوێ بێمەوە وتی آخر ئەگەر دێوە کاگنێشیروان حەزەکاوەکو داوەتنامە داوەتت کاتەوە ئەمانە منیش نامەیەکم پێگەیشت ئەوی ڕاستی بێ بە ناوی کاگنێشیروانەوە کە تۆ بگەڕیتەوە بۆ کوردستان و هاتنەوەت و مانەوەت و گەڕانەوەت لەسەر ئێمێ منیش نامەیەکم نووسی کوتم کە من خەڵکی ئەو وڵاتم و کە دێمەوە بۆ وڵاتی خۆم ئیتر کە گەڕامەوە ئامانجم ئەو بوو بەشی فەلسەفە بکەمەوە لە زانکۆی سەلاحەدین ئەو کاتە نەمەزانی بەس زانکۆی سەلاحەدین هەیە یا زانکۆی تریش هەن بەڵام لێرە تێگەیشتم کە زانکۆی سەلاحەدین زانکۆیشی بڵین ڕەسەنی ئێمەیە و ئەگەر ئەو بەشە بکرێتەوە پێویستە بۆیە ئامانجم لەو گەڕانەوەیە ئەوە بوو کە ئەو چالاکیە کولتوریانەی خۆم بەردەوام بکەم کاری نووسینۆمانە و هەروەها بەشی فەلسەفەش بکەمەوە بۆیە من تا ئێستش لەبەر چاومە کە کاگنێشیروان بۆ خۆی نامەیەکی نووسی بۆ کۆلێژی بۆ ڕاگری زانستە ئیسلامیەکان لە مەڵبۆرن لە ئوسترالیا کە داوای کردووە لە عەمیدێک و ئەو نامێم ماوە شتێکی زۆر تاریخیە داوای لێکە ئەڵێ من وەکو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان تەمەناکەم ڕەزامەندی بدەن لەسەر گەڕانەوەی دکتۆر محەممەد کەمال بۆی بێتەوە لە هەرێمی کوردستان بەشی فەلسەفە لە زانکۆی سەلاحەدین دامەزرێنی بەداخەوە دکتۆر محەممەد کەمال نەیتوانی بێتەوە بەڵام من چونکە ئەم پرۆژەی خۆم بوو چونکە کاگنێشیروان زۆر هاوکار بوو تێگەیشتنی هەبوو بۆ ئەوە بەردەوام بووم شەڕێکی گەورەم لەگەڵ ئەنجومەنی زانکۆی سەلاحەدین کرد تاکو بەشی فەلسەفەمان کردەوە بەکەمترین ئیمکانیەت بەشەکە کرایەوە کە بەشەکە کرایەوە ئیتر من لەوێ هەستم کرد بە تەواوی گەڕامەوە بۆ کوردستان و ئەمویست ئەوە ببێ بە هێلانەیەک هەر پێشیانەوتین هێلانە کۆترەکە بە بەشی فەلسەفە لە سەرتاوە بەڕاستیش ئەمویست هێلانەیەک بێ بۆ هەمووانەی کە خوێندنی فەلسەفە و علومی شەبیهان خوێندووە جا هەر لایەنێک بێ بەشی فەلسەفە و بەشێکی کراوە بێ من بەو شێوەیە گەڕامەوە بۆ کوردستان بەڵێ داوای ینی خرامە بەردەم پلەپۆستیش بەڵام من پێم وابوو با کارەکەی خۆم بکەم باشترە قەسیدەی زمانی عیشق و زەمەنی ئەنفال کە ئەگەر سەیری
دێرەکان بکەین ئەو وێنەیەتان کێشاوە بەڕێستان کە باز لە بەنەمربوونی شاڵاوی ئەنفال دەکات. دەمەوێت لێرەدا ئەو پرسیارە بکەم ئایا ئێوەی نووسەر ڕۆڵتان چییە لە گێڕانەوە و دروشمی مێژوو بە دروستی وەکو خۆی؟ ئەزانم پرسیارانی تۆ وەکو ئەوە من تۆپێک بم لەم لافڕێمەی بۆ ئەولا. بەڵام هاوڕێ عەزیز، قەسیدەی زمانی عەشق و زەمەنی ئەنفال چیرۆکێکی زۆر شەخسیە. دوای ئەوەی من لە هاوسەری یەکەمم ینی ئەو لێم جیابەوە تەبعاً بە گفتوگۆ بە باشی نەزانی بێتەوە بۆ کوردستان، ئیتر داوای جیابوونەوە کرا و ئەم شتە تێپەڕی. من لەو ماوەیەدا کە کەوتمە ناو نەوعێ لە غەیبوبەوە باشە ئەم قەسیدەیە نووسراوە. هیچ مبالغە ناکەم، نازانم کەی دەستم پێ کردووە، نازانم کەی کۆتایی پێهاتووە. تەریخەکەی لەسەرە کە کەی کۆتایی پێهاتووە لە شاری غوڵۆغا لە دانیمارک و یەکەم کەسیش بۆ بخوێندەوە ئەم کاروان عومەر کاکە سووری ڕۆمان نووس بوو کە وتی ئەم قەسیدەیە تۆ ئەم بەم قەسیدەیەت ناوی خۆت دەچەسپێنی لە ناو شعری کوردیە. من قەت تەماعم ئەوە نەبووە ببمە شاعیر، بەڵام ئەوە هینەکەی بوو. من بە هیچ شێوەیەک شەیمان لە ئەدەبا نامەوێ خۆی جێڕانەوە بەشێکی هەموو ژانرە نەوع ئەدەبیەکانە باشە. ئەوە ئینکاری ئەوە ناکەم لە ڕووی زانستی و تەحلیلەوە هەموو جۆرێکی ئەدەبی جێڕانەوەیە باشە. بەڵام من نامەوێ واقع بنووسمەوە ڕوودا و بخەمە ناو ئەدەبیاتمەوە. من پێم وایە شێوازی بەکارهێنانمان بۆ نمونە باسکردنی مێژوو یا ڕوودا و مێژوویەکان ئەوەی کە ڕوو ئەدەن بە خۆش و ناخۆشیەوە ڕەنگ بێ زیاتر لایەنێکی خوازەیی میتافۆڕی بەخۆیەوە بگرێ، چونکە تۆ ناتوانی واقع وەک ئەوەی کە ڕووی داوە قەت بگوازیتەوە و نەقلی بکەی یاخو با بڵێن بەرجەستەی بکەیتەوە. بەڵام شێوازێکی تری پێ ئەدەی بەوایە کە خوێنەر بزانێ ئەمە ئاماژەیە بۆ ئەو ڕووداوە. من بەڕاستی تراژیدیای تایبەتی خۆمم ڕەنگ بێ لەو قەسیدەیە نووسی بێتەوە یا ئەو قەسیدەیە ئەو تراژیدیایی لە من دزی بێ و بەو شێوەیە نووسرا بێتەوە. بەڵام مەبەستم ئەوە نەبووە چیرۆکی ئەنفال بژێڕمەوە و من پێم وایە ڕۆشنبیر نووسەر ئینسانی هۆشمەند نابێ خۆی بکا بە نوێنەری قوربانیەکان. ئەوە قوربانیەکانن، ئەوانن کە لە ساتەوەختی ڕووداوەکان بۆ نمونە ڕووداوی ئەنفال ئەمێننەوە ئەبێ بە زمانی دانسخە و ڕەسەنی ئەو ڕووداوە بژێڕنەوە. نابێ نووسەر خۆی بخاتە جێی ئەوان و لە جیاتی ئەوان باز لە واتە دەبێ و کەسێکە لە نێو ڕووداوەکە بووە ئەو بە جوانی و بە شێوەی ڕاست و دروستەکە باس لە ڕووداوەکە بەو شێوەی کە خۆی باسیەکە. ئێمە ناڵێن ڕاست و دروست. من ناتوانم بە کەسێک کە 17 کەس لە خێزانەکەی خۆی لە دەست داوە پێی بڵێم ئاتخوا بە شێوازێکی لۆزیشی شاریانە بۆم بجێڕەوە بیکە بە وشە. لەوانەیە ئەو نەتوانێت بیکا بە وشە، لەوانەیە نەتوانێت وەکو منەوە تۆ دانیشێ بەرچە بکە، لەوانەیە پێویستی بێ بچە سەر ئەرزەکە، لەوانەیە بێدەنگ بێ. هەناسەکانی ئاماژە بێدەنگیەکانی ئاخ و هەناسەدانەوەکانی وەستانی لەسەر وشەیەک و دووبارەکردنەوەی ڕاستکردنەوەی قسەکانی ئەمانە زمانی دانسقەی قوربانین کە نووسەر نابێت ڕێگە بە خۆی بدا بە زمانێکی لۆجیشی و شاریانە بێت باسی ئەم ڕووداوە بکە. ئێمە پێویستمان بۆیە کە قوربانی خۆی بدوێ بە زمانی دانسقەی خۆی و هەر لەبەرەوەشە من کەمترینم لەسەر ئەم ڕووداوانە نووسیوە. بەس کتێبێکی پشکۆلم هەیە هەیەکێتی نووسەرانی کورد لە کەرکووک چاپیان کردووە، باز لەوە دەکا بۆ ئێمە نابێ لە جێگەی قوربانیەکان قسە لەسەر ڕووداوەکانی ڕووداوگەلێ بکەین کە ئەوان پێ تێپەڕیون. ئێمە ئەو مافەمان نییە. تۆ ئەتوانێت تەحلیلی ئەو مەتریاڵە بکەی کە دێتە بەردەستت، بەڵام بۆ نییە خۆت بخەیتە جێ ئەوان و بەم زمانە سەقافیە بچی باز لە قوربانیەکانی ئەنفال بکەیت، چونکە ئەو ڕووداوانە هەندێکی نابێتە زمان، واتە نایەتە ژێر دەستوری زمان و عەقلانیەتی زمانەوە. جوانە، دەستت خۆش بێ. ڕێبوار سیوەیلی
وەکو نووسەرێکی دیاری کورد کە چەندان کتێبی شت نووسیوە دەمەوێت ئەو پرسیارە بکەم دکتۆر فەرهاد پیرباڵ لە شوێنێکدا دەڵێ پێشتر باوکم پێی دەگوتم بخوێنە دواتر نابیە هیچ ئەگەر نەخوێنی بەڵام منیش خوێندم و نەبوومە هیچ دەمەوێت تێڕوانینی بەڕێستان لەسەر ئەو دێرەی دکتۆر فەرهاد پیرباڵ بزانم. وڵای فەرهاد لەم دێڕانەی زۆرە بەڵام من بۆ خۆم فەرهاد بە نازانم مەبەستی لە هیچ چییە لێ چووکە هیچی شتە بۆ خۆی بەڵام فەرهاد بۆ من کەسایەتێکی ئەم وڵاتەیە خزمەتێکی زۆری کردووە و کاریگەری زۆری داناوە نمونەی مرۆڤێکی پاکە بێگەردە کەسێک کە سوتاوە بە کەسێک کە بە ڕۆح و ژیان و هەموو شتێکی خۆی بۆ ئەم میلەتە ینی داناوە لە پێناویدا بۆیە من بەو واتایە کە نەبووە بە هیچ ینی ئەگەر هیچ ئەوە بێ فەرهاد بووە من پێم وایە ئەو هیچە زۆر گەورەیە. دەستت خۆش بێ مامۆستای گیان ئەمە بەشی یەکەمی پرۆگراممان کۆتایی پێدەینی لێرە لە بەشی دووەم بەردەوام دەبێت. ئەی بەخێر بێن یاخوا دەبڕۆ ئەوها بە ئاسانی وازت لێ ناینین ئەوڕۆ خۆشەویستان لە بەشی دووەمی پرۆگرام لەگەڵتان بەردەوام دەبین.